جارێکمان هێناوە بە ڕێوایەتی گشتی تەلگەری ئازادی ئەویشەڵا محەممەدە پیرۆزایی دیەکەن بهۆی بۆنی ڕۆژی مەتامەزانی تەلگەری ئازادی پیرۆزباییتان لێکەین هیوای سەرکەوتنتان زۆر خوازیین نەوە سێرە تێکۆشان بەڵام جۆر و شێوازی کار و چالاکی و جۆڵەکان ساڵی شۆهی بێ منی هەر هەبولێک گۆر بێجێ خۆتێ دو بکەیت بێ شۆهێدە گۆر بێ من لێرەوە نۆهەمین ساڵەی دامەزراندنی تەبگەری ئازادی بەر لە هەر کەسێک لە مامۆستا شەماڵ یەکەم شەهیدی تەبگەرەکەمان و لە خۆی و لە خانەوادە بەڕێزەکەی پیرۆز دەکەم و هەروەها لە تەواوی شەهیدانی گەلەکەمان کە لە پێناوی ئازادی و ڕزگاریدا گیانی خۆیان بەخشیوە و پیرۆزبایی لە هەمووانەکەم کە ئێستا لە تێکۆشاندان بۆ ئازادی و ڕزگاری گەلەکەمان لە پێناوی مرۆڤایەتیدا و لە هەموو هەواڵانمان لە دۆستانمان لە گەلەکەمان پیرۆز دەکەین. دیارە تەبگەری ئازادی لە هەڤدەی دەی 2014 لە شەرت و دروفێکدا خۆی ڕاگەیاند کە گەلەکەمان لە باشووری کوردستان لەو پەڕی ململانی و ئاڵۆزیدا بە تایبەتی بە هۆی دەستێوەردانی هێزە دەرەکیەکان و پیلانگەری گشتی لەسەر گەلەکەمان لە باشووری کوردستان و لە هەمووشی خراپتر دروستبوونی داعش و کە هاتنی داعش زاتەن ڕەنگە دۆشێنی تریشی گرت بێتەوە بەڵام بەگشتی لەسەر گەلی کورد بوو لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان. لەو کاتەدا ئێمە خۆمان ئیعلان کرد بەداخەوە لە یەکەم دەستپێکلەوە نەیان هێش بە ئاشکرا ئێمە کۆنگرەی خۆمان ببەستین هەرچەندە بە ئاگداری هێز ئەمنیەکان شوێنی فەرمیگیرا بۆوانە بەڵام نیان هێشت ئێمەش ئیسرارمان کرد لەسەرەوەی کە کۆنگرەی خۆمان کۆنگری دامەزراندن هەر دەبێ ببەستین و بەستمان و ئەسرارکردنمان لەسەر بەستنی کۆنگرا ئیسرارکردنمانە لەسەر درێژەدان بە تێکۆشان تاکو سەرکەوتن و لەو کاتەوە ئێمە بەردەوام لە تێکۆشانی بێوچانداین بەرامبەر بە داگیرکاری بەرامبەر بە پرسی نائەدالەتی بەرامبەر بە هەموو ئەو پیلانگیرانی کە لە سەرگەلەکەمان لە باشووری کوردستان بڕێوە دەچێت. کۆنگرەمان بەستووە کۆنگری سێمان بەستووە دیارە لە ڕابردوودا جێگی شانازیە بۆ تەبگەری ئازادی ئێمە دوو کۆنگرەی سیستەمی خۆمان و دوو کۆنگرەی فەرمیشمان بەستووە کۆنگرەیەکیان کرد بڵم هاوبەش بوو بێ و هەروەها دوو کۆبوونەوەی ناوبەرمان کردووە و هەروەها لە هەرێمەکاندا کۆنفرانسی هەرێمەکانمان بەستووە و لە هەندێک هەرێمدا دوو جار کۆنفرانس و جارێکیش کۆبوونەوەی ناوبەرمان بەڕێوە بردووە. هەموو ئەوانە ئامادەکاریە بۆ ڕێخستنکردنی چین توێژەکانی باشووری کوردستان کۆمەلگای باشووری کوردستان و هەروەهاش چەندین خودی پەروەردەمان بەڕێوە بردووە. هەموو ئەوانە بەشێکن لەوەی کە ئێمە ئامادەکاریەکەین بۆ ئەوەی کە باشووری کوردستان وەک سیستەمی کۆمەلگەیی جارێکی تر خۆی ڕێک بخاتەوە.
بەخێر بن ستانیوانخوان هاوێشتە ناو تەفگەری ئازادی بۆی زیاتر بۆ تێکۆشاندن لە ڕۆژگی و ڕۆژانمەژ دووبارە پیرۆزبایی دامزەری تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان بێ هیوای سەرکەوتیان بۆ ئەخوانزەی هیواداری تەکانی بۆ ئەوانەی کە بڕوایان بۆ سیستەمە نیە بڕوایان بۆ تێکۆشانە نیە کە ئەمڕۆ سەرتاسەری جیهانی گرتووەتەوە سەرکەوتنی کۆنگرە و سەرکەوتنی تەفگەری ئازادی سەرکەوتنی کۆمەلگای کوردستانە